ماوەی 12 ساڵ زیاتر ئەبێت کە باوکم ئەم ئیشە ئاکات سەرەتا لەو پێش لە نەوەتەکانە ئەم ئیشەیە کرد لەبەردەم مزگەوت و شتانەیە بەڵامی تر دوای ئەوە دەستمان پێکردەوە دەستمان پێکردەوە لەخوا بە زیابێ ئێمە دوکان من لە سۆر شوێن هەبوو ینی بەڵام ێستا لێرە بەردەوامین 4 ساڵ زیاتر 5 ساڵ زیاترە لێرەین ماوەی گوازمان هێنا بوو لێرە بەڵام هاتینەوە لەخوا بە زیابێ مشتەریەکان لێمان ڕازین ئێمە شتەکانمان هەمووی ئەوروپیە شتێکی هینیتیانیە بڵێ بازاڕی بێت مشتەریەکان لێمان ڕازین لەخوا بە زیابێ ئەو شتانی کە بۆتانیان ئەو باڵانەی کێ زیات هیچ وڵاتێکە ئێستا حالیان ئەڵمانی من لە جاران سویسری و سویدیشمانێنە خەڵک زیاتر ئێستا لە ئەڵمانەکە بەلایەوە باشترە چونکە مارکەکانی هەمووی شتی دەرەجەیەکی تایە و هەرزانیشە خەڵک لە سیارەکان زۆر ڕازیە خەڵک زۆر سەردەمانەکە مشتری هەمووی ڕازین. مناڵانمان هەیە پێشەموو شتێک خەڵک زۆربەی کە بۆ شتی مناڵانیت و پیاوانمان هەیە ئافرەتان بە هەموو جۆرە جلو بەرگێک و تەنانەت تراکسودیشی لێیە گۆرەوی لێیە قەمسەڵا یعنی هەر شتێک بتوێت تەنانەت سترابیشمان هەیە هەر شتێک بتوێت لە دوکانەکەیمان دەسەکەوێت ئەکسسواراتیشی لێیە بۆ نمونە عینەکمان هەیە ملوانکە زنجیر گوارە مستیلە و ئەڵقە و هەموو شتێکمان هەیە هەمووشی ئەوروپیە و ئەمانە سویسڕین. وڵی زۆر چونکە ئێمە هەموو ڕۆژێ ئێمە شتهێنین چونکە شتەکانمان زۆر ینی یەک شت نییە بڵێ هەر پیاوان بێ هەر ئافرەتان بێ هەر مناڵان بێ تەنانەت پەردەشی لێیە بێ هەموو ڕۆژێ ئێمە شتهێنین کاتی زۆریەوێت زیاتر خۆم لێرە خەریکم بۆیە کاتێکی زۆریەوێت ئەو مشتریانی سەردانی ئێماکەن لە چینی لە هەردوو چینەکە تایەتی فەقیر و دەوڵەمەنیش ئێستا خەڵک گوێ بۆ نایە ینی شتەکە هەرزانە گرانە هەر شتێ بێت بەس بە دوای کۆلیتیەکەەوە ئاگەڕێت کۆلیتەکانیش هەمووی باشە جلوبەرگی بالاگەر خۆتان ئاگادار بن شتەکان زۆر باشە هەرزانیش لە چاو سایری بازاڕ ینی ئێستا شتە تورکیەکە هەیە زۆر ئەو دەرەجەیەکێش نییە بەڵام گرانترە لە چاوەیە زۆر باش نرخەکانیش خۆتان نەزانم جلوبەرگی بالا هەرزانە هەیە لە هەنێ شوێن گرانە بەڵام بە زۆری ئێمە شتەکانمان هەرزانە مشتری زۆر و شتێ ئێمە زۆر ڕازین زیاتریش لەبەر ئەوە سەردانمانەکەن دەمودوش دەورە بینێت کە تۆ معاملەت خۆش بێت لەگەڵ مشتریەکانە ئێستا بۆ نمونە پانتۆڵێک لە بازار لە 15,000 بۆ سەرەوە تا 25 هەیە گرانتر 30,000 بەڵام لای ئێمە بەهینێکە ینی بە 5,000 یان هەرزانتریشمانەیە کە بۆ ئەوە بۆ کرێکارە چینی کرێکار و شتانەکە دێن ئیشەکەن هەمانە بە 3,000.
بۆ حکومی بەرە و وەرزی زستانە ڕێین ئێستا شتەکانمان هەمووی گۆڕاوە بۆ زستانە قەمسەڵە و بلووسی ئەستوری زستانەکە خەڵک زۆر داوایەکات مانتۆ هەر شتێک بە کافرەتان حقینیان داواکاریان زۆر لەسەر هەیە ئێستا وەکو قەمسەڵەکان کە ئێستا بەردەسە سعرەکانیشان ئەوەنە هین نین یانی بڵێ لە چاو بازارە گرانە تایەتی بە 5,000 بە 7,000 هەر ئەوە نییە زیاتر نییە سعری شتەکانیشمان مناسبە ینی ئەوە نییە بڵێ شتێکی سابت بێ منە من شتێک بڵم بە 7,000 یەکە بزانم پێی هەڵناسوڕێت 7,000 زۆر نییە 10,000 بۆ منە شتێ بێ خاتری یەگرم زۆر کەسی ژێ پارەی پێ نییە من بۆ خۆم هەر پارەی وەرناگرم شتەکان گران نین بەڵام بەپێی کەسەکانە گۆڕەکەم خاتریان بگرم ئەو بەلانی کە بوومانێت زیاتر ئێمە سەحالیان شتی ئەڵمانیە هێنی ئەڵمانیەکانی هەمویان ئەوانەی کە لەوێ کۆیەکەنەوە شتەکانیان بۆ جاکردوینێتەوە جاداندراوە زۆر کاتمان ناکوژێت ینی بڵین زۆر خەریکی ئەوە بین ئەمە جێ ئەەکەینەوە ئەوە ئافرەتانە مناڵان تێکەڵیەتی جێەکەینەوە شتانەمان نیە ئێمە شتەکانیش بەخوا بە زیابی هەمووی دەرەجەیەکە خەڵک لی ڕازیە شتێک نییە بڵێ تەقلید بیان شتێکی دووبارە بێت هەمووی ئەوروپیە و شتی دەرەجەیەک لە ڕووی پاشیەوە تا چەند مزلوبەرگانە پاکەنی هەیە ئەڵێ بۆ نەخۆشی و ئەمانە ئەمە تا چەند شتێکە لەو بابەتانە هەیە نا لە ڕووی پاک و خاوێنیەوە هیچ کێشەی نییە چکە خۆیان هەمویان غەس لەکرێن و شۆرن و دەرمانیان لێ درێ بۆی کە هیچ حشاراتێکیش توخنیان نەکەوێت باوەڕ ناکەم ئەو کەسانی کە واڵن ینی بۆ خۆیان لەوانەیە حساسیتیشان بە دەرمانەکە هەبێت کە پێوێتی بەڵام هیچ شتێکی وان نییە خراپ نییە من بۆ خۆم زیاتر شتیش تاقیەکەم و کێشەم نییە لەوەتەی هەشم لە مناڵیەوە من لە ناو جلوبەرگی بالەیە بازارە هەیە کوالەتی کەمترە تۆ توانی داواکەی بەپێی تەڵەباتی خۆتە شتەکە داوایەکەی توانی باشتر داواکەی گرانتر لەسەر تەکەوێ هەرزانتر داوایکەی خراپتر ینی کوالەتەکەی زووترە دڕەشیە بێتەوە بەڵام ئەمانەی بالا هەمووی دەرەجەیەکە خۆتان نەزانن ئەوانی کە لە ئەوروپاشتی دەستی دەرەجە دویان نییە هەمووی دەرەجەیەکە لەوێ هەفتە بازار هەیە لەوێ کو ئەکرێتەوە لە هەفتە بازارەکەیە خەڵکی ئەمانە بە کۆنتێنەر ئەکرێتەوە ئەینێرە بوێرە و لێرە ساخەکرێتەوە بە تاجرەکان ئەفرۆشتێ خۆمان بە کیلۆ شتەکڕین مشتریشمان هەیە خۆی دێ بە پارچە لێمان ئەکرێتەوە خۆی دوکانی هەیە لە بازاڕیان لە شوێنێکیکە ئەوانشمان هەیە ئەفرۆشینەوە بەس خۆمان زیاتر بە کیلۆی کڕین وەکو
شوێنەکان کردەوەش چیلۆ ناکەن پارچەکان بە چیلۆ بفرۆشنەوەش ئەوەشمان هەیە نا بەس لەوەیە بۆ مشتری بفرۆشی نا ئێمە ئەومان نییە بۆ بە شیلۆ بفرۆشینەوە تەنها پارچە پارچەیە ینی هەرێک کۆساییشی قەمسەڵەیەک زۆر دەرەجەیەک بێ مارکێک بێ نۆرسفەیس بێ هەر شتێ بێت لە مارکە دەرەجەیەکەکان ئەو پەڕی 15000 بڕۆ زیاتر نییە لە بازار لە مخابیلا بەچەنە لە هەنی شوێن هەیە تا 40,000 ڕۆ ینی هەری بالەشە بەڵام ئێمە ئین نییە چکە لە ناو بازار نییە لە گەڕە کوشتەیە زۆر سیالی هین نییە بەرز نییە لە نیوەڕۆیان و ساعت 12 کە دیم بۆ ئێرە من بۆ خۆمیم دوکانەکەمەوە باوکم زۆر جارت پێش نیوەڕۆیان لێرەیە لە ساعت 12 یم هەتا وەکو 11 12 شەو من لێرم بە بەردەوامی بەس کاتی ناخواردن ئەڕۆمەندانەوە مەرجە ئەوی کە ئەو دوکانە زۆر ئیشان ئەکات تاچەند ڕووی خۆش بێ لەگەڵ خەڵکەوە تابانەوە دەورە بینێت معاملە دەورە بینێت کە معاملە خۆش نەبێ مشتریش سەردانە ناکە هەتا خاتری خەڵک زیاتر بگری ئەوانیش زیاتر ڕوتێ زۆر کەسەیە ینی معاملەی زۆر ناخۆشە ینی کە من کەسێک معاملە ینی یەکسەر کەیتە ژوورەوە شتت ئەشکێنێ بۆ من ئەڵەمەوە بە 6,000 ئەڵێ بە 2000 بە 1000 دیناری بم یەکسەر من یەکسەر قفڵم لە 6,000ەکە نایەمە خوارەوە ئەو بە زمانێ خۆی تا دەمودووی کەسەکان خۆش بێ لەگەڵ ئێمە ئێمەش دەمودومان خۆشترە بێ و خاتری زیاتریان نەگرین ئەوەشمان هەیە ینی شتەکان زۆر تێک ئێن بەڵام خۆمانە بێ خۆمان دوکانداری شەکەمانەوێ بێ چاکیکەینەوە کێشەمان نییە بۆ حکومە ئێمە خەڵک زۆر سەردانمانەکات ڕۆژانە ئێمە شتهێنین کاتمان دیاری نەکراوە بڵێ لە هەفتەکە یا لە چەند شەمەیە ئێمە شتێکی تایبەت ئەهێنین هەموو ڕۆژێ ئێمە شتهێنین چکە شتەکانمان زۆرە خۆتان ئاگادارن سێرتان کردووە شەوان کاتژمێر 7:30 و 8 خەڵک سەردانمانەکات لەو کاتە دوکان قەڵەباڵغە بێت ئەو کاتانە ئێمە بالاهێنین ئەنجا بۆ نمونە هەر شتێ بێ بۆ نمونە قەمسەڵی پیاوان بێ ئافرەتان بێ بلوز بێ گۆرەوی بێ هەر شتێ بێ منە لەو کاتە ئەیهێنین بلوسی ئافرەتان کێشەمانیە لەو شتەیە کاتمان دیاری نەکردەوە بڵێن کات دیاریکردن بە هەموو ڕۆژە شتێنین ئێمە